ئێمە لێرەین لە شوێنی نەخۆشخانە مەیدانیەکە چونکە بەهۆی تەقینەوەکەوە لە ناو نەخۆشخانەکەدا ناتوانرێت نەخۆش چارەسەر بکرێت. ئێمە 330 نەخۆشمان دەرهێناوە کە نەخۆشمان هەیە لەژێر چاودێری وردایە یان توشبی کۆرۆنا یان منداڵی ساوایە. هەتا سەعات 2 هەموو نەخۆشخان لە دەرەوە بوون چونکە نە کارەباو نە هیچ ڕێگەیەکی چارەسەری نەخۆشخانەکان لە ناو نەخۆشخانەکەدا نییە. ئێمە نەخۆشخانەیەکی مەیدانی لێرە دروست دەکەین کە 80 بۆ 100 قەرەوێڵە دەبێت و تیمە پزیشکیەکان دێنە ئێرە و یەکەی چاودێری ورد و چاودێری پزیشکی دەکەنەوە. هەموو شتێک ڕۆشت و دەقیەوە. ئێمە لەو کاتەدا بێ ئاگا بووین و دواتر بە ئاگا هاتینەوە. دەنگێکی زۆر ترسناک بوو خوا سزایان باد لێرە و لەو دنیاش. سوپاس بۆخوا ئێمە باشین بەڵام هەموو شتێکمان لە دەستدا ماڵ و ئۆتۆمبیل و هەموو شتێک. هذا اللي بنلاقيه كتر خير الله الحمد لله نحن منيح بس راح كل شيء راح البيت وراح السيارة وراح كل شيء.